بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست وەزیری دارایی حکوومەت هێرێمی کوردستان لەسەر دیاریکردنی چارنووسی 5 موچەی موچەخۆران ئەمڕۆ چووە پەرلەمانی کوردستان و لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کۆبەوە بە گوتەی ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان وەزیری دارایی پێڕاگەیاندون کە سێ موچە پاشەکەوت دەکرێت کە کابینەی پێشووە و دوو موچەکەی تریش دەبێتە قەرز لەسەر حکوومەتی عێراقی. ئەم شەو بە میوانداری بەڕێز مام بورانقانە ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی سەربەخۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. وەزیری دارایی حکوومەتی هەرێم لەبارەی چارەنووسی موچەی 5 مانگی موچەخۆران چووە پەرلەمانی کوردستان و لەگەڵ لیژنەی دارایی کۆبەوە. بەپێی زانیاریەکان ئاوات شێخ جەناب وەزیری دارایی هەرێم بە ئەندامانی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانی وتووە نەدانی موچەی 5 مانگ بڕیاری هەموو ئەندامانی ئەنجومەنی وەزیرانە بە پارتی و یەکێتی و گۆڕانەوە. ئەندامێکی لیژنەی دارایی پەرلەمانی کوردستانیش ئاماژە بەوە دەکات وەزیری دارایی پێی ڕاگەیاندون سێ موچەکە لە کابینەی پێشوو بۆیان ماوەتەوە پاشەکەوتی دەکەن. دوو موچەکەی دیکەش دەبێت بە قەرز لەسەر عێراق. ئەو 5 مانگی کە لە مانگی 4ەوە تا مانگی 9 ئەو 5 مانگە طبعاً کێشەیەکی گەورەیە کە ئێمە بە حکوومەتمان وت و بە وەزیری داراییمان وت کە ئەمە مخالفەی قانونە و ئەوانیش تەکیدیان کردەوە کە ڕاستە ئەمە مخالفەی قانونە. بۆیە ئەگەر محکەمە و ئەگەر دادگا و ئەگەر سەروەری یاسا هەبێ بەڕاستی ئەبێ بەرپرسان و بڕیاردەران لە حکوومەت هێرێمی کوردستان دادگایی بکرێن لەسەر ئەو سەرپێچیە یاساییانەی کە کردویانە لە لیستی موچەیە. پارە هەیە بەڵام حکوومەت گیری خواردۆ بەدەست چەندین هەڵە و چەندین سەرپێچی بۆ نمونە خاڵە گومرجیەکان ئەکرێ 1.10 داهاتەکان بەرز بکرێتەوە. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئەمیانەی دانانی بەردی بناغی پردێک لە ڕانیە لەبارەی موچەوە ڕایگەاند. هەموو هەوڵ و تواناکانی خۆیان تەرخان کردووە بۆ دابشکردنی موچە بەو شێوەی لە توانای حکوومەت دابێت. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم وتیشی پێویستە سەروەت و سامانی ئەم نیشتیمانە لە پێناو خزمەتکردنی هاوڵاتیان خەرج بکرێت. ڕاستە خەڵکی کوردستان فەرمانبەرە خۆشەویستەکان شایستەی زۆر لەوە زیاترن، بەڵام ئەوەی حکوومەت پێی دەکرێت ئێستا ئەوەیە کە ئێمە هەموو هەوڵ و توانەکانی خۆمان تەرخان کردووە بۆ دانی موچە بە هاوڵاتیان بەو شێوەی کە لە توانای حکوومەتدا بێت. ئەم قەیرانانە بێگومان دەستکردی حکوومەت نین، بەڵام هیممەت و خۆڕاگری و ماندووبوون و بەیەکەوە کارکردنی هاوڵاتیان و حکوومەت دەتوانن و دڵنیام کە ئێمە لەو قەیرانە ناخۆشانە قورتار بکەن و بەرەو ئاسۆیەکی گەشتر و ڕۆناکتر هەنگاو بنین. بەپێی نووسراوێکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کە ئاراستەی گەنجینەکان کراوە داوا کراوە لە بری موچەی مانگی 4 لیستی موچەی مانگی 9 بە لێبڕینی لە سەدا 18 ئامادە بکرێت. ئەو بڕەپارەی حکوومەتی هەرێم لە بێسەر و شوێنکردنی موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8 بۆی دەگەڕێتەوە دەکاتە 4 تریلیۆن و 475 ملیار دینار. پاشەکەوت و خواردنی موچەی 5 مانگی موچەخۆران کارێکی نایاساییە کە حکوومەت پەیڕەوی دەکات، بەڵام بەهۆی لاوازی پەرلەمانی کوردستان و سەروەرنەبوونی یاسا و نەبوونی فشاری جەماوەری بۆی چووەتە سەر. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاکمان بخێر بن سوپاس بەمەدەبنتا زۆر سپاس. ئەگەر سەرەتا دەمی و سەرنجی بەڕێز بزان لەسەر بڕیاری حکوومەت هێرێمی کوردستان کە ئەمڕۆ وەزیری داراییش لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان کۆ بۆ باسیەوە کردبوو کە 5 موچە نادەن سێنیان پاشەکەوت دەکرێن لە بەرەوەی کابینەی پێشووترن دووشیان دەبێت بە قەرز لەسەر عێراق. سەرنجی بەڕێزت لەو بارەیە. بەڵێ سڵاو لە جەناب تو لە بینەرانی عزیزی کەناڵە کەشتان. من دەربارەی ئەو ئەم بڕیارەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە پێشتر ڕەخنەمان لەوەیە گرکەوە حکوومەت کاتی خۆی لە ئەنجومەنی وەزیران حکوومەت بڕیاری دەرکرد بۆ مەسەلەی پاشەکەوت بێ ئەوەی بگەڕێتەوە بۆ پەرلەمان.
هەموو ئەمانە کە تێپەڕێنرا کە ئەمە بڕیاری ناقانونی بوون لەلایەن کابینەکەی پێشووی حکوومەتی هەرێمیەوەگدرا وەلەم کابینەی حکوومەتە و ئەنجومەنی وەزیران لە پێشووترا مەسلەی لێبڕینی 120 موچە تا 150 موچەیان هێنا بێ ئەوەی بگەڕێنەوە بۆ پەرلەمان و هیچ دقێکی قانونیە بێ ئەم پێشێلکاری قانونیان کرد کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەی لە هەمویان چاوقایمترە و پێشێلکردنێکی بێ ئەندازەی پێشێلکردنی قانونیە وەزارەتێ دێ بە ڕێنماییەک موچەی 5 مانگ ڕاگرێت ئەی خەوێنێ ڕایەگرێت چیلێکە ئەمە لە کاتێکدا 5 مانگ زیاد لە 4 تریلیۆن دینارە یعنی حکوومەتێک ئەوەندە چاوقایم بێ وەزارەتەکەی و ئەم بڕیارە بێت بە ڕێنماییەک بیداتە گەنجینەکان کە بڵێ 5 مانگم خەوان بێ ئەوەی ئیعتیبار بۆ پەرلەمان دابنێ بێ ئەوەی ئیعتیبار بۆ خەڵکی کوردستان بۆ شایستەدارایی خەڵکی کوردستان هەموو ئەمانەی کە پێویستەکە ئەلفوبێی حکومڕانیکردنە حسابی بۆ بکە بە ڕێنماییەک دێت بڕیاری لەو جۆرەجا گە ڕێنمایی ئەوەندە مهمە لە وڵاتێکدا 5 مانگ موچەی پێ خەوێنی دیا پێی ڕاگریت ئەیکەواتە قانونمان بۆ چێ لە وڵاتە ئەیکەواتە پەیڕەو یعنی چی لە ناو ئەنجومەنی وەزیرانەمانە دەرچێ ئەمەی کراوە بێ ئەندازە سوکایەتیە بە پێگەی پەرلەمان و سوکایەتیە بە حکومڕانی و پێشێلکردنی ئاشکرای مافی موچەخۆرانی خەڵکی کوردستانە ئەم حکوومەتێک کە بەم ئاڕاستەیە ئەوەندە یەخەم بێت یعنی لە ماوەی هەفتەی ڕابردوودا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیرەکان هاتن هیچ نەبووە بای ئەوەندە ئەم ڕوونکردنەوەیان بدایە بە پەرلەمان کە مشتێکی وای چیاڵێن ئێوە لە حاڵێکی لەو مەسەلە کە سەر ڕایەوە ناگەڕێنەوە لە کاتێکدا پەرلەمانیش بەدەست ئەم کۆمەڵەیە ئەم کۆمەڵە حیزبن کە حکومڕانیان بەدەستەوەیە نزیکەی 91 پەرلەمانتاریان بەدەستەوەی لە ناو پەرلەمانە ئەمێنێتەوە سەر ئەوەی کە ئەم بڕیارەیان دەرکردووە بەڕاستی پێشێلکردنێکی ئاشکرای قانونە و ڕێزنەگرتنە لە ئەو قانونانی کە لە پەرلەمان بەرساناونێ حکومەت چکەمڕۆ پێ دوایە چکۆڕۆزی دارایی وتێتی بڕیاری هەموو ئەنجومەنی وەزیرانە ئەو تێی ئەندامانی لیژنەی دارایی لایەنە پێکێنەرەکانی حکوومەت بڵێن هەمویان بەرپرسیارن و دەی بەرپرسیارەتێکە بەرامبەر بە موچەخۆران ئەم بڕیارە خۆی لەبەرەوەی ئەم بڕیارە بە بێدەنگی تێپەڕێنراوە و هیچ لایەنێکی بەشداربووی ناو حکوومەت دەنگی ناڕەزایی بەرز نەکردوێتەوە کەواتە و قسیە ڕاستە ئەمە بڕیاری کۆی هێز و لایەنە سیاسیەکانە ئەوانی کە بەشدارن لە ناو کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە پارتی و یەکێتی و گۆڕان و پێکاتەکانەوە کە لە ناو حکوومەتە بەشدارن باشە بەزوو کۆی کە بڵین ئەو 5 مانگە کەوتویانە مانگی 4 و 5 و 6 بڵێن وتە میراتی کابینەی پێشووە ئەمە پاشەکەوت دەکەین هەنی ئەم حکوومەتە میراتگیری کابینی پێشوونیە هەمان حیزبەکان بڵێ بە تابەتی لایەنە سەرەکیەکان هەمان حکومەت نین حکوومەتێکی تازە کورەتایەک ڕوویداوە چی ڕوویداوە کە بەخوایان بە میراتگیریەوە نەزان خۆی ئەم بێگومان ئەم لەبەرەوەی هەم حکوومەتە ئەمیش بە هەڵبژاردن سەرڕای و تێبینیەمان هەبووە لەسەر هەڵبژاردن و پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی دەنگدان و ئەو ساختەکاری لە ماوەی ڕابردووە باسکراوە ئەم کابینەیە بێگومان میراتگری کابینەکەی پێشووە و هەموو قەرزانی کە پێویست کەوتۆتە سەر کابینەکانی کابینەی پێشووی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەش دەبێت تەحملی کات ئەمە ڕاستیەکەەوە ئەمە بنەمای ئەمە بەپی قانون ئەمە جێگیر کراوە ئەمێنێتەوە سەرەوەی ئایا ئەوەی کە لە ناو ئەم کابینە حکوومەتیە دەی حوتی 2019 دەی حوتی 2019 متمانی پێدراوە واتە ساڵێک و 3 مانگ و 3 ڕۆژە ئەم کابینەیە متمانەی پێدراوە لە ماوەی ئەم ساڵ و 3 مانگ و چەند ڕۆژەیە 3 ڕۆژەیە تەنیا دەمبوچەی داوە یعنی بە پێوەی کە ئەم حکوومەتە سیرێکین کە واتە لە ماوەی ئەو 15 مانگەیە کە دەست بەکار بووە موچەی 12 مانگی داوە واتە 3 مانگی نەداوە ئەمێنێتەوە سەرەوەی ئەو 3 مانگەش کە پاشەکەوت بووە بانەکە لە کابینەکەی بارگرانی کابینەکەی تر بوو کە خراە سەر ئەستۆی کابینەی تریش ئەمێنێتەوە سەرەوەی ئێستا کێشەکە لە چیایە یعنی تۆ دێی بە ڕێنماییەک بۆ گەنجینەکان وەزارەتێک داوا کات یعنی واضح نییە موچەیەکی لێکرێ من لە پەرلەمانە نزیکەی زیاد لە مانگونیوێک لەمەوە بەر لە دانیشتێکی پەرلەمانە بەپێی مادەی 66 بوو وەزیری دارایی و کۆمەڵێک لە وەزیرەکانی حکوومەتی هەرێم ئامادە بوون باسم لەوە کرد وتم ئێمە لە کابینەی پێشووە پاشەکەوتمان بینی وەلەم کابینەیە لێبڕینمان بینی ئێستا قسە لەسەر خەواندنی موچە ئەکرێ
ئەمە پێم بڵێنەوەمانە این کاریان کرد لەسەرەمە ئەمە کە ناوێنان ناوی خەواردنی موچەیە یعنی تۆ سەری کە لە ناو حکومڕانیە بە پاشەکەوتی موچە لێ بڕین خەواردنی خۆ گونجاندن نەزانێت هەر حکوومەتێک گەر بڵێ من خۆمە گونجێنم لەگەڵەوە دۆخە کەواتە ناتوانێت پلانی لێ بۆ ئیدارەدان ئەبێ ئیفلاسبوونی خۆی ڕاگەێنێ یعنی چی خۆ دەگونجێنی لەگەڵەوە خەڵک پەرلەمان متمانەیە بە حکوومەتێک کە پەرلەمانە وترێ نوێنەری گەلن کە متمانەیە بە حکوومەتێک گەل داوای چێک کە داوای شایستەداریەکان و مافی خۆیکە مۆزەفێک فەرمانبەرێک موچەخۆرێک پێشمەرگەیەک کە سوکاری شەیدێک هەموو ئەمانە کە ژیانی خۆیان لەسەر و موچە ڕێگەخەن منطق نییە تۆ بڵێ لەبەروی من پارەم نییە بەبێەوە بێ گونجێن بۆمانە ئامادە نیە خاوەن دوکان کرێکەی لێ قوبوڵ ناکات خانووەکەی کە کرێچیە لەو خانوویە لێ قوبوڵ ناکات هەموو ئەم شتانە نییە مناڵەکەی پێویستی بە شیرە لێ قوبوڵ ناکات هەموو ینی ژیانی ئینسان لەسەر موچەکەی ڕاگیراوە چ منطقێکە حکوومەتی بێ بڵێ لەسەر و پارەی بودجەی لە بەردەستمانەیە کەواتەم حکوومەتە لە ماوەی ساڵێک و سێ مانگە یەک هەنگاو نەچۆتە بێشەوە بۆ چاکسازی بۆ ئەو ناشەفافێتە بێشماری لە بواری داهاتە جیاجیەکانی هەرێمی کوردستان ئیفلاسیان کردووە ئێستا ڕۆیەکەوە بەس ڕای ناگەێن خۆیان خۆ بیانی نییە ئەلفوبێ حکومڕانی ئەوەیە کە تۆ پلانە دەبێ بۆی بزانی بەپی ئەو پلانی کە دادناوە چۆن ژیانی هاونیشتیمانیەکان ڕێگەخی لەگەڵیان لە کاتێکدا ئەم کابینە حکوومەتی ساڵێک و سێ مانگە دەست بەکار بووە نەیتوانیەوە مفاوەزات دانوستان لەگەڵ بەخاب بگەێنێتە نەتیجە نەیتوانیوە باشە نەیتوانی و هەنگاوەکانی چاکسازی بە وازحی بیشانمان بدا کە من دەنگ بە یاسای چاکسازی نەداوە خۆشبەختانە لە بەری بڕام بۆ چاکسازیە نییە کە لە پەرلەمانەوە یاسای چاکسازیە کە دەرچوو ئەم هەنگاوانی کە لە چاکسازیە لە خاڵە سنووریەکانە لە داهاتی نەوتانە لە سندوقیدا هاتە نەوت و غازیەکانە کە لە 2015 یاسای بۆ دەرچووە نە لە هەموو ئەو شتانی کە پەیوەنددارە بە داهاتی ناوخۆ هەموو ئەمانە دیە تۆ نتوانیەوە بکەین نە لە قەرزەکانی سەر کۆمپانیاکان هەموو ئەمانە حکوومەت نەیتوانیوە ئەمانە جێگیر بکات وەوە کەواتە نیە تۆ نتوانێت داهات ڕێخی کە نتوانێت داهات ڕێخی هەموو ئەمانە نییە خەڵ هاونیشتیمانیانی کوردستان حەقیانەکەن متمانە نەکەن بە هەم شەفافێت نییە هەم مەسلەی داهاتەکان دزی و تاڵانێکی زۆرەیە لە وڵاتەیە و سامانێکی زۆر بەها دەرەدرێ و پلانیە لە نایەن حکوومەتەوە و ئەم مامەڵە دۆستی بەڕێوەبردننی حکومڕانیش لەگەڵ بەخایە دۆسیەکی سەرکەوتونە بۆ نەیانتوانەوە بکەن باشە بەس ئەوەی کەمڕۆ سەرۆکی حکوومەت لە ڕانی قسەی کردبوو سەبارەوەی کەوتی هەموو توانای خۆیان خستۆتەگەڕ بۆ دابینکردنی موچە و ئەو قەیرانێکی دەستکردی ئەوان نییە ئەوان هەموو توانای خۆی نەخسۆ دەگەر حکوومەت زانی چشت خۆی ئەگەر حکوومەت پلانی هەبوایە پێویستمان بە فرۆشتنی نەوت نەیەبوو بە داهاتی ناوخۆ خاڵە سنووریەکان حکومڕانێکی زۆر باش ئەبرا بڕێوە ئەگەر ئەو بێشوماری گەندەڵیەی بە سەدان هەزار بندیوار لا ببرانایە ئەو بارگرانیە دروست نییە بوو لەسەر موچەخۆری ڕاستەقینەوەی کە موچەی ڕاستەقینە ئەو دەیان هزار خەڵکی کە بە ناوی پاسەوانی باخەکان و بەرپرسی وهەیە لیوایەک و چەند فەوجێک حیمایی هەیە و پاسەوانی باخەکانیە کە ئەگەر ئەمانە بارگرانیانە دروست نەبووە لەسەر داهاتی گشتی ئێستا هەرێم بە قەیرانەیە ئەمڕۆ نەیەگەشت ئەگەر خاڵە سنووریەکان ئەگەر گروپە مافیایەکان کە لە خاڵە سنووریەکانەوە قاچاقچێتیەکەن ئەگەر داهاتی نەوت ئەو تاڵانی کە ئەکرێ ئەو گرێبەستە نەشەفافیانی کە لەگەڵ دەوڵەتی تورکیا کراون سامانی پارەی ئەم وڵاتە بۆ خەڵکی پارەی نەوت نیوەی بۆ هەرێمی کوردستان ناگەڕێتەوە هەموو ئەمانەی کە کردویانم گرێبەستانەوە جۆرە ڕێکەوتانە کە یەک لاپەڕەی نەهاتوەتە ناو پەرلەمانی کوردستانەوە بۆی بەرچاوی پەرلەمانتاران ڕۆشن بێتەوە هەموو ئەمانە ئەگەر ئەمانە نەکرایە هەرێمی کوردستان ئەوەندە بەشێوەندە داهاتی ناوخۆ و خاڵە سنووریەکان و سەرمایە گوزاری لە بوارە کەرتە جیاجیەکاندا دەیتوانی ژیانێکی زۆر خۆشگوزەران بۆ خەڵک فەرهامکرا پێویستمان بە نەوتیش نەبێ ئەم وڵاتە نە ئیدارەیەکی باشمانەیە نە شەفافیەتەیە نە جورئەت و ئازایەتی هەیە بۆ چاکسازی ڕاستەقینە نە پلان هەیە نە مەلەفی بەڕێوەبردننی حکومڕانی لەگەڵ بەخا بە باشی کراوە و نەتوانراوە سێبەری دوو ئیدارەی لاریمی کوردستانە کاڵکرێتەوە و ئیدارەکان و لە ناو وەزارەتەکانە یعنی من پێرێکە لە ناو لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی لەگەڵ دوو پەرلەمانتاریکە لەگەڵ یان ناکۆبووینەوە بزانین ئەم کارەساتە چیە لە سلێمانیە قەومێکە کێروی مەرگ لە بواری بۆی ڤایرۆسی کۆرۆنا لە سلێمانیا بەپێی ئەو زانیاریانەی لە چەند ڕۆژی ڕابردووە وەزیری تەندروستی بە منیدا 5.9 لە سلێمانیا
لە کاتێکدا 3.7 لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە ئەوش بەرزە لەسەر ئاستی ستانداردی دەوڵەتی ئەوش بەرزە کەچی تەماشاکەی لە سلێمانە چ کارەساتی ڕۆژانە بۆ 12 کەس لە سلێمانی بۆی ئەم ڤایرۆسە لەعنەتیەوە ئەمرن ئەمە پەیوەندی بە چی و پەیوەندی بە بواری تەندروستی و بۆچی لە سلێمانی وایە بۆ لە شارەکانی کە حاڵەتەکە کەمترە ئەم مەسەلەی ئایا وەزارەتی تەندروستی فەرقەکە یاخودەمانی لە سلێمانی ئیدارەیەکی باشی مەلەرفی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا ناکەن ئایا ئەم مەسەلەیە پەیوەندی بە دوو ئیدارەیەوی سلێمانی هیمال کراوە ئایا ئەو مەسەلەیە چارەسەربووەکانی کەرکووگێتە لە سلێمانی هینا و هەولێر بەشێکیان متمانیان بە لە خۆشخانەکانی وێنێنەوە سلێمانی هەموو ئەم مەسەلە کۆمەڵێک پرسیان باس کردەوانە کە ئەوەیە بەشێک لەوانە منطقی تیا بوو بەشێک کە منطقیتیانە کە ناچێتین ئەوەی کە پەیوەندی بەوەیە کە هەموو ئەمانەی جگە لە مەسەری خۆپارێزی وکو پێویست ناکرێ ئەوە وازەحە بەداخەوە لە هەرێمی کوردستاندا خۆپارێزی من تا پێش بەرنامەکەش ماسکم بەستە بوو لەبەرەوەی زانم دوورایی نێوان من و تۆ نزیکەی 2 متر و 3 مترەوە و ترسەنیە بۆیە ماسەکەم لا بردووە جینانیە من لە هەموو لە ناو ماڵی خۆم ئێمە دەرەوە ماسک بەکارێنم بەداخەوە ئاستی وەشیاری ئێمە لە بواری خۆپارێزی تەندروستی ئاستێکی لاواسە باشە بەس سەبارەت بە مەسەلەی ئەوەی کە سێ موچە گەرمیراتی کابینەی پێشووتر بێ پاشە کەوت بکرێن دەڵێن 2 موچەش قەرزە لەسەر عێراق پێ دوای عێراق بیداتەوە لە کاتێکە وەکو وەندێک پارلەمانتاران دەڵێن بە پاڕانەوە ئەو 320 میلیارە بۆ هەرێم دەنێرێت پێ دوای بچێتە ژێرباریەوەی کە قەرزیش بداتەوە خۆی قەرزە کاک حەشیم لە ئێستاە حکوومەتی عێراقی ئێستاکە نییە هەموو هەوڵەکان بە هەموو نوێنەرانی کورد لە بەغا بە ئەوانی لە ناو دەوڵەتی عێراق حکوومەت دەوڵەتی عێراقیان بە هەموو مؤسساتەکانی حکومڕانیەوە لە عێراق هەموو ئەمانەوە لەگەڵ حکوومەتی هەرێم و هەوڵەکانی کە هەموومان تا ئێستاکە نەیانتوانیە 320 میلیارد دینارەکە بنێرن جا بۆیە ئەمەی کە پەیوەنددارە بەوەی ئایا ئەو 320 میلیارد دیناری عێراق خۆی لە ئەزمەیەکی گەورەی داراییایە لە قەیرانێکی گەورەی داراییایە بەهۆی دابەزینی نرخی نەوتەوە عێراق یەکەم جارە لە دوای کەوتنی بەعسەوە عێراق موچەی بەم شێوەیە دواکەوە ئیتر ئایا ئەمە فشاری حکوومەتی عێراقیە بۆ ئەوی 41 میلیارد دیناریکە تا کۆتایی ئەم ساڵ قەرز کات بۆی بتوانێت ئیدامە هێندێ لە پرۆژەکانی بدا بۆی بتوانێت ئەم 2-4 مانگە پێگەی خۆی حکوومەتی عێراقی بەهێزکا کازمی هەموو مەسەلانە فشارە دروستیەکات یاخود ئەمانە فعلا عێراق لە بەردەم قەیرانێکی گەورەیە و عێراقیش دەوڵەتێکی فاشل هەم فاسدیشە ئەو گەندەڵیانی لەوێشەیە لە خاڵە سنووریەکانی وێش بێشمارە و عێراقیش لە وڵاتانەیە لە وڵاتە گەندەڵانەیە لە ناولیسی گەندەڵەکانە کە ئەگەر هەم لە ماوەی لە دوای کەوتنی بەعسەوە کە نزیکەی 7 ساڵە لە عێراقدا کەوتووە حکومڕانی لە عێراقدا ئەوەندەی خەریکی تاڵانکردن بوون لە عێراقا خەریکی تاڵانکردن و پارە هەناردەکردن بۆ وڵاتانی دەرەوە هەموو ئەمانە پارە سپیکردنەوە هەموو ئەم پرسانە ئەگەر پلانێک و خاوەنێکی باشە بووە لە عێراقدا پێویست بەداهاتی نەوت نێبوو بەس بە کشتتوکاڵ عێراقیشێکە لە وڵاتانی کە زۆرترین زەوی لەباری هەیە بۆ کشتتوکاڵ ئەیتوانی هەناردەی کشتتوکاڵ بۆ هەموو وڵاتانی ناوچەکە بکە قسم لەسەر چ شتێکە لێگەڕە سەر ڕایەوەی وایە بەڵام عێراق ئەمە یەکەمین جارە عێراق چەند ڕۆژێ موچی دواکەوێت سەر ڕایەوەی کە عێراق ئەزای چ مۆدێلێکی حکومڕانیە بەڵام لە هەرێمی کوردستاندا زیاد لە 14 موچە دواکەوتەوە 3 موچەی کە پاشەکەوت ئەخرێتە سەرەوە 2 موچی کە هەیە لێ وترێت ئەگەر حکوومەتی عێراقی بیدات عێراق داوای لێ کردوین ئەبێ موچە لەگەڵ مانگی نوێ بەم قسەیە ناڵم ئامین چاوەشەکاریە خۆ عێراق بۆچی داوا ئەمڕۆ گوایە بە ئەندامان لیژنەی دارایی پەرلەمانی کوردستان وتراوە عێراق داوای کردووە لیستی موچەکە هاوتا بکرێت عێراق لە ڕێکەوتنێکمانەیە لەگەڵ 150 داهاتی ناوخۆ هی بکەنەوە لەگەڵ 150 لەگەڵ 250 میلیۆن بەرمیل ئەمانەمان ڕادەستکەن ئەو هینە بێت تا دوای ڕێکەوتنیی کاتی کراوە تا کۆتایی ئەم ساڵ بۆ 320 میلیارد دیناردا ئێتۆ ئەم مەسەلەیە تا ئێستاکە ئەم 320 میلیارد دینارە کە عێراقی نێرێ پەیوەندی بەوە نییە کە پەیوەندی بە بڵێکە ئەم حکووم ئەمە لە فەیکە لە پەیوەندی بە ڕێکەوتنێکە عێراق 320 میلیارەکە مانگانە ئەڵێ ئەلێرم ئیتر ناڵێ تۆ بۆ مانگی نوێ دەی بۆ مانگی هەشتێ دەی ئەگەر وا بواە بۆ محاسبە کرایان لە ڕابردوودا پارە نێراوە و نەدراوە بە موچە قەرزی کۆمپانیای پێدراوەتەوە کەواتە معنای وایە عێراق مەسەلەیە من بەم قسەیە بڕوان بەم قسەیە نییە
بۆیە ئەمەس ئەگەر وایە عێراقەوەی ئەو نووسراوە فەرمیە بێ بۆ پەرلەمانتاران و بۆ ڕای گشتی کوردستان بڵاو کرێتەوە نووسراوە فەرمی ئەنجومەنی وەزیرانی عێراقمان نیشاردە کە داوا لە حکوومەتی هێرێمەکات ئەڵێت ئێمە ئیتر پارەتان بۆ نانێرین ئەگەر بینێرین ئەبێ لە موچەی ماینۆ دابەشکرێن ئەگەر حکوومەتی عێراقەوەی بۆ بە قسێکی کە لەسەر مەسەلەیە بکەین ئەمێنێتەوە سەرەوەی ئەم بڕیارە کە دراوە پەیوەندی بە 5 مانگ پاشەکەوت بەڕێنمایەک بەڕاستی ئەمە پێشێلکردنیەکی تەواوەتی قانونە و ئەم پرسە ئەبێ لە پەرلەمانە لێپرسینەوەی لەسەر بکرێ بەڵام گەشتبین نیم بۆی کە پەرلەمان توانێت لێپرسینەوەی لەسەر باشە خۆ ئەکسرە لەسەر پرسانەکەش دەکەین بە سەبارەت بۆی کە حکوومەت ئەوی خۆی ناویناوە ئێستا ئەمڕۆ 58 ڕۆژە موچەخۆران موچەیان وەردەگرتووە ئەگەر بڵین بەیانی موچە دابەش بکرێت لە سەدا چەندی موچە دەبردێ ئایا ڕاستە کە دەڵێن لە سەدا هەژدەیە بۆ نمونەگەر موچەکە دابەش بکرێت من شتێک بە جەنابەت بڵێم ئەزای مەسەلەی موچەکە ئەم بڕیارەیان دەرکرد حکوومەتی هەرێمی کوردستان وتیان خۆمانە گونجێنین یواتە پلانیانەیە خۆیانە گونجێن بە 121 بۆ 150 بۆ ئەوی هەموو 30 ڕۆژدارە موچە بدرێ باشە لە دوای وێساڵێن 180 هەژدە بۆ 50 تۆ لە نێوان هەژدە بۆ 50 پلە تایبەتەکان کە هەژدە بۆ 50 ناوەڕاستی و موچە چەنێ وەسەتیەوە وەرەگریت واتە ئەوە لەم ڕێژەی کورتێنانەکە چەنە بێ ئەکەوێت ئەو ڕێژەیەوە لە نێوان 180 بۆ 150 نەک بە تەنیا 180 چونکە زۆر موچەخۆرێ هەیە مقدمە هەیە پلەی سەرباز یاسایش ڕاستە 180 یاخود زۆر زیاترێ نە موچەخۆری ئاسایی هەیە موچەخۆری ئاسایی هەیە بەڕێوەبەری جێبەجێکارە موچەخۆری ئاساییە 25 ساڵ 30 ساڵ خزمەتی هەیە باشە خانە نشتینی داوە 25 ساڵە خانە نشتینیەدا لە موچەکەی ئەبڕن و خزمەتەکە لە فەرمانگەیەکی و ئەمە ژمارەی ێزگار زۆرن ئەمانە بۆ نمونە موچەکەی لێبڕینیانە چێتە سەر و 125 چێتە نزیکی 130 واتە ئەوە ژمارەیەکی کەمن کە 180یان لێبڕن بەڵام لە سەداهەشتەکەش هەر ئاجا من نقطەیە ئەمە ڕووکەم ئەجا من مەبەستم بە دوو مانگ 500,000 بامە ڕووکە جارێک کەواتە مادام تۆ 180 لێبڕی بەحساوی خۆی تا 150 واتە هەندێکیانەیە نیوەی فەرمانبەرەکان لانی کەم 125 لێبڕێ لانی کەم ئەگەر با 125 وەرگین لێگەڕین بە 150کانی پلە تایبەتەکە واز لەوانە بینین ئەم 125 کە ئیبڕن تۆ بۆ دوو مانگە ئەوە موچەت نەداوە ئەم دوو مانگە واتن ئەمە 150 ڕۆی ئەمێنێت تۆ 150 تۆ 125 لە چەنە بڕی لە 150ە واتە تۆ 125 موچە ئەدەی موچی ڕاستەقینە ئەدەی ئەگەر حسابی 30 ڕۆژکەین واتە 125 موچە ئەدەی 175 بڕیوە یعنی ئەمەی کە حکوومەت ئەڵێ ئێمە خۆمان گونجاندووە حکوومەت خۆی گونجاندووە لەسەر ئەم دۆخە بە داهاتی ناوخۆ بە داهاتی کامێرە و ئەو هەموو غەرامەیە و ئەو هەموو خزمەت گوزاریانە و پاری کارەبا و کە خەڵک فەرمانبەری وا هەیە 20 ملیۆن دیناری لای حکوومەتە کە ژمارەیان زۆرە بە سەدان هزار فەرمانبەری مەریەمە بێت بۆی پاشەکەوتەوە زیاد لە 10 ملیۆن دیناریان لای حکوومەتە حکوومەت یەت پارەی کارەبا و ئاو خزمەت گوزاریەکانی تری بانقی خانوبەرە بە 150 لێداشکاندن لێسەنێتەوە لە کاتێکدا کۆی ئەمانە ناگاتە ملیۆنێک بە 150 لێداشکاندن لێسەنێتەوە کەچی خۆی بۆ هەر یەکێک لەو فەرمانبەرانە تەماشایکات زیاد لە 10 ملیۆن دیناری قەرزارە تۆ تەماشاکە ئەمێنێتەوە سەرەوەی ئەم حکوومەتەکە هینە بە داهاتی مؤسسە خزمەت گوزاریەکانی بە داهاتی غەرامەکان بە داهاتی خاڵە سنووریەکان بە داهاتی نەوت بەدا بەو یارمەتیانەی هێزاو پەیمانەکانی دەن وەربوو 320 میلیارد دینارش کە لە بەغداوەیەت اینجا بە 6 ڕۆژ بەو شێوەی موچەیە کە کاتە 125 ڕاستەقینەی موچی مانگێک چونکە ئەمە لەبەرەوەی مانگێک تەمەنی کراوەتە دوومان ئەوە 50 ڕۆژە هێشتا ئاسۆیەک دیار نییەکەوە بێتە لە چەنە لە 65 ڕۆژە موچەکە بە تەواوەتی ئەدرێ لە 70 ڕۆژە باش یعنی ئەمەیە مەسەلەکە ئەگەر وردی کەیتەوە موچە بەو شێوەیە پاشەکەوتەکە بەو شێوەیەکە حکوومەت باسیەکە باش خزوەکو ئەوەی کە داهات بۆ نمونە ئێستا بەو لێبڕینە کە خۆیان ناویاناوە لە 180 بەڕێز دەڵی زۆر لەوە زیاترە بڵین موچەی موچەخۆران پێویستی بە 733 میلیارد دینار هەیە بە دوو مانگ بەو داهاتانەی کە بەڕێزت باس دەکرد ئەوەندە کۆ نابێتەوە بە دوو مانگ 733 میلیارد بە پارەی نەوت و نازانم ناو خۆداتی خاڵاسونەکان ئەم ژمارە نابێتەوە ئەم ژمارانە پێویستی بە 733 پێویستی بە 791 859 ئەم ڕقەمانە من متمانم بەم ڕقەمانە نیە لەبەرەوەی
بەدەیان هزار موچەخۆری ناڕەواهن کە بن دیوارن نەبڕاوە موچەکانیان باشە خەڵکی موچەخۆری ڕاستەقینە باچەکەیەدات باشە لەسەر ئەوەکەینە لەسەر ئەو داهاتانی کە لە خاڵە سنووریەکان ئەم داهاتە ڕقەمی دقیق نییە لەم چەندێتەوە خەزێنەی گشتی داهاتەکە خۆی چەندە داهاتی نەوت چەنە ئەفرۆشتی عدادەکە چەنە نێرێتەوەمانە بەپی عدادە خوێنرێتەوە لایین و چەندە دێتەوە خەزێنەی گشتی هەموو شتانە مادام داهاتەکان دیار نین هیچ لەیەک داهاتەکان دیار نین و ڕوون نین لەبەر دەستانین بۆیە هەموو ئەمانی کە منە پارەمان پێویستەوە ئەو نەمان پارە بۆیە تۆمانە پێم وایە هاو نیشتیمانە خەڵکیی احتیاجیش بڕوا بەم قسانە ناکە بۆیە ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە تا ئێستا کە ئەم کابینەیە لە ماوەی ساڵ و سێمانگا دەبووە بنەمای دەوڵەتی موسەساتی دروست کردایە بنەماکانی شەفافێتی زامن کردایە دەبووە هەنگاوی فعلی ئازانی بنایە بۆ مەسەلەی چاکسازی بۆ داهاتەکان نەوەک یەکسەر تۆبی لە چاکسازی لە چێ و دەستپێکی لە موچەوە دەست پێ بکەیت کە بێبڕیت لە کاتێکدا دەبوو داهات و دەبوو سەرەتای چاکسازی ناوەکانی لە چێوە دەست پێکرێ لە سەرچاوی داهاتەکانەوە دەست پێکرایە و ئینجا بندیوارەکان فڕێ بدرانایە و کاوا کۆتاییان پێباتایە و دواتر مەسلەی موچە ڕێکخرایەتەوە نەوەک ئەمە بکرێ بە دەست پێ خەڵک ناو خۆ گونجاندن ئەم خۆ گونجاندنە کراوە لەگەڵ گەندەڵیش ینی بۆ دڵێ موچەکە بەم شێوێ خۆ گونجاندن ئەمە کە لەگەڵ موچەی موچە خۆراندا بەشی دەکەن لە بەرامبەریشەوە خۆ گونجاندن لەگەڵ بەردەوامی گەندەڵی جاخۆ گونجاندە خۆ پەرلەمان متمانە نایە بە حکوومەتێ بڵێ بێ متمانە دەیمە بڕۆ خۆ بگونجێنە لەگەڵ وەزا جا هەر شتێکی وابێ حکومڕانی ئەی حکوومەت دابێ ئەی وەزارتی پلاندانانت نییە ئەی نابێ پلانەتە بێ ئەی نابێ ئاسۆت ڕوون بێ ئەی وەرەقەی کار پێشکەش نەکردووە لە ڕۆژی سۆت خواردنە ئەی نابێ هەنگاوەکانی وە جێبەجێ بکەیت خۆ ئەمانە خۆمە ئەمە ئەلفوبێ حکومڕانیکردن ئەوەیە یعنی ئینسان لە ناو ماڵە باوچێک کە موچەخۆرێکە ئەبێ ئیشکردنی ئەوە ئەبێ بزانێت داهاتەکەی چەندەیە چەند ناتوانێت مناڵێکی بخاتە قوتابخانەیەکی ئەهلی یا ناتوانێت ئەگەر ناتوانێت بە پێی ئەوە بڕیارەیە ئەلفوبێ حکومڕانیکردن ئەبێ بەپی ئەوە بەپی داهاتەکانی تۆ حکومڕانیکەوە بێ داهاتەکان ڕێخیتەوە تۆ داهات ڕێک ناخی شەفافێتت نییە و داهاتەکان ڕوون نییە و هەموو داهاتە بەشێکی زۆری داهاتەکان ئەڕواتی گیرفانی چەند کەسێکەوە کە حەقی مافی گشتی لەسرە تۆ لەسەر ئەم مەسەلانە کە ڕێکی نەخی ناتوانانی ئیتر پلان ئەو شتێک دەوێ ناوی پلاندانانە و بەڕێوەبردننی وڵاتەگەلەوەی کەەوە بڵێن پێشتە پرسانتان کردو بۆ سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی بەز ئێستا کە حکوومەتەوە بڕیارەی داوە حەق نییە هەموو فراکسیۆنەکان و پەرلەمانتارەکان سەرۆکی پەرلەمان هەڵوێسیان هەبێ لەسەر ئەو پێنج موچەیە ئەوە بەڕەنمای وەکو خۆت وتت پاشەکەوت بکرێن یاخۆت بێسەر شوێن بکرێن هەڵوێستێکی گشتگیر هەبێ کاک حەکیم ئێساکە تۆ ڕۆژنامە نووسیت تۆ هەرێکی لە ڕۆژنامە نووسانکەن یا هاوڵاتیانی کە ئەو مافیانی و پرسیارە بکەن حەقە هەموو پەرلەمانتارانەوە ئەو بێ بەڵام ئایا بەدڵی منە یا بەدڵی تۆیە و پەرلەمانتار ئەجێندای حیزبی خۆی هەیە و بەرنامەی حیزبی خۆی هەیە بەداخەوە بەرژەوەندی حیزبی و ئەجێندای حیزبی زۆر جار لە هەڵوێستەکانە ڕەنگەیاتەوە ئەوان ئازادن من احترامیان ئەگرم وەکو زەمیل وەکو هاوپیشەم و پەرلەمانتارێک بە زەمیلی خۆم ێزانم احترامی ئەگرم وەکو هاوپیشە چه هەڵوێستێکی بێ تعبیر لە سیاسەتی خۆ فراکسیۆنەکەیەکە من بەڵام من نیگەرانە بم لەسەر ئەوەی کە فەزلی بەرژەوەندی حیزبی بخرێتە سەر و بەرژەوەندی گشتیەوە ئەو سوێندەی کە لە پەرلەمان خواردوتە تۆ پێوی پابند نەبیت ئەو بەرنامەی کە خزمەتی گشتیە کاتۆمانە کە تۆ لێی لابیدی و پێوی پابند ئەو شەڕی کە پێویستەکە لەسەر بەرژەوەندیەکانی خەڵک تۆ نەیکەیت ئەم مەسەلەیە ئەوە شتێکە بۆ تاریخە مێنێتەوە پەیوەندی بە ئاستی بەرپرسیارەتێر پەرلەمانتارێکەوە هەیە ئێمە 23 پەرلەمانتار داوامان کرد بۆ پرساندن لە سەرۆکی حکوومەت و جێگرەکەی وەزیری دارایی ئەمە بەپێی مادەی 69 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان و مافە بە پەرلەمانتار درراوە ئەبێ بۆ سەرۆکی ئەنجومەنی وەزیران پێویست بە یەک لەسەر 5 دەنگەکانە بۆ پەرلەمانتار بۆ ئەندامانی ئەنجومەن پێویست بە یەک لەسەر 6 90 دەنگەکات 90 پەرلەمانتارەکە بەڵام بۆ سەرۆکی ئەنجومەن 23 پەرلەمانتار هەموومانەکە کۆکرایەوە ئەم مەسەلەیە پەیوەنددارە بە مەسەلەی ژیان و موچەی خەڵکەوە بۆی قسەی لەسەرکرێت بەڵام ئایا پەرلەمانتاری کە ئەوە ناکات ئەوە توانی و پرسیارە لە خۆیان بکەیت ئەی تۆ بۆ چونت چێ سەرەوانە من ڕێی خۆم باس کرد کە من هەر شتێک بەش بە حاڵی خۆم هەر بابەتێک کە پەیوەندی بە خێری گشتیەوە تیابێ و بەرمافەکانی خەڵکی کوردستانی تیابێ من بێگومان لەو سەنگەرەوە خەڵک دەیبینی ئەگەر پەرلەمانتارێک ئامادە نەبێ
لەسەر لێبڕینی موچە واژوێ بکە بۆ ڕێپرسین و لە سەرۆکی حکوومەت بێ جێگرەکەی بێت وەستانەوێ دژی خەڵک و موچەخۆران هەڵگەڕانەوێ لە دەنگدەرەکانی خۆیان ئەتوانی و پرسیاریان ڕوبەڕووکەیتەوە بڵێ بەو شێوێنە بڵێ ئایا ئەمە وەستانەوە نییە بەرامبەر بەوە من پێم وایە ئەرکی بەرپرسیارەتی پیشەیی و قانونی و سیاسی پەرلەمانتار هەیە بەرگری لە مافی گشتی بکات وە چاودێری حکوومەت بێت و بە دوواداچوون بۆ نەعەدالەتیەکان بکات ئەمەکات سوێن دەکەشکا بێگومان ئەمە یعنی ئەرکی پەرلەمانتار و پەرلەمان چییە هەم چاودێری حکوومەتەکە و ئەبێ چاودێری جێبەجێکردنی یاساکان بکە و هەروە هەر خروقاتێکە حکوومەت دەیکات ئەبێ بێدەنگ نەبێن ئێمە حکوومەتە یاساکانی پەرلەمانی جێبەجێ نەکردووە ئەو بۆ نمونە بەس یەکێک لەوانەیە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 یاسای مافی دەستکەوتنی زانیاریە ڕۆژنامەنووسی بەپێی یاسای ڕۆژنامەگەری ناکرێت زیندانیەکرێ ئەمە یەک و یاساکانی تریشەیە کە پێشێلەکرێن باشە ئەمێنێتەوە سەرەوەی هەندێک لە یاساکانی کە هەیە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستاندا هەم بڕیاری دەرکردووە بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان بەبێ دەقی یاسایی یەکەواتە پەرلەمانتان نابێت چاودێری بکاتۆمانە قوبولی نەکە دیسانەوەش کراوە بێدەنگ بێت کەواتە تۆ لە کوی ئەمانە بێدەنگ بیت کەواتە ئەرکە پەرلەمانیەکە و ئەرکە پیشەیەکە ڕناپەڕێنی سپاس دەکەم ناوبڕێکمانای دەگەرم بەڕێست بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و داگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانەی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمیە و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەر بەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیاڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارانی و دڵنیایی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەر جوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە گوشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم مەنگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
جارێکتر سڵاتان لەبێت بینێرانی بەڕێز کاک من پێش ناوبڕێک کەمێک باسی پرساندنی سەرۆکی حکومەتمان کرد پرساندنەکەر بەردەوامە بە پێیڕە و دەبێتکەی ئەم پرساندنە بەڕێوە بچێ لە پەرلەمانی کوردستان کێوە دەستان پێکردووە بەڵێ ئەوەی پەیوەنددارە بە مەسەرەی پرساندنی هەم سەرۆکی حکوومەت هەم جێگری سەرۆکی حکوومەت هەم وەزیری دارایی چونکە سێ پاکێجە بە جیاجیا کراوە بۆ پرساندنەکە و ئیمزاکان کە کراون کە پێکەوە ناموو بە هەموو و سێ پاکێجەش بەیەکەوە گرێدراون نزیکەی 10 ڕۆژ ئەبێ دەمە پێش بەرزکراوەتەوە ئاڕاستی ئەنجومەنی وەزیران کراوە لە سەرۆکاتی پەرلەمانەوە بە ئیمزای 23 پەرلەمانتار کە کراوە هەموو ئەمانە بە پێی مادەی 69 لە پەیڕەوی ناوخۆیە چونکە بە پێی مادەی 69 بڕگەی یەکەمی سەرۆکی ئەنجومەن پێویستی بە 1/5 دەنگی پەرلەمانتارە کە 23 ئیمزاکات بەڵام ئەندامانی ئەنجومەن کە جێگر و وەزیرەکانەکات بە دەنگی 1/6 واژۆی 1/6 پەرلەمانتارەکان تێپەڕێنێ واتە 90 ئیمزا هەموو ئەمانە جگەلەوە بە پێی مادەی دووەم لە بڕگەی هەفتای پێڕەوی ناوخۆ ئەبێ لە ماوەی 14 ڕۆژە حکوومەت وەڵامی پرساندنەکە کەمتر لە 14 ڕۆژە ێشتاکە نزیکەی 10 ڕۆژ ئەبێت هەفتەی ڕابردوو بوو 3 ڕۆژ 3 ڕۆژ پێشەوەی کە سەرۆکی ئەنجومەن و جێگرەکەی وەزیری دارایی بێنە پەرلەمان کە بە پێی مادەی 66 بوو هاتن لەسەر داوای سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو 3 ڕۆژ پێشەوە 2-3 ڕۆژ پێشەوە نێرا کە ئەوە نزیکەی 10 ڕۆژە بێت بەزەگە جیاوازی چی دەوێت پرساندنەکە ڕەنگە خەڵک بڵێن ئەو دانیشتەی پێشوو بە قازانجی حکوومەت تەواو بوو وەکو پێویست وەڵامی پەرلەمانتارە نەدراوە ئەوەی میوانداریەکە ئایا پرساندنەکەش بەو شێوی نایە پەرلەمانتار پرسیاری کە وەڵامیشان نەدراوە من شتێکەیە ڕوونیکەمەوە ئەوەی کەینە مادەی 66 پەیوەندیە بە گفتوگۆ لە نێوان حکوومەت و پەرلەمانە هەم پەرلەمانتاران نەتوانن داوای گفتوگۆ بکەن هەم سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش ئەتوانێت داواکە ئەوەی کە هاتن سەرۆکی حکوومەت و جێگرەکەی و وەزیری دارایی باڵپشت بوو بە داخوازی حکوومەت بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە داوای کرد بێتە پەرلەمان هەندێک ڕوونکردنەوە بدەن خۆی و تیمە حکوومەتیەکەی لەسەر دۆخی دارایی و چاکسازی و هەموو پرسانی کە پەیوەندیان بە دانوستان لەگەڵ وەخایە بەڵام ئەم مەسەلەی مادەی 69 بابەتێکی ترە پەرلەمانتار بە پێی ئیمزا داوایەکە داوای پرساندنەکە و ئەوە پرساندن پرسیار ئاڕاستە لە ناو گفتوگۆی حکوومەت مادەی 66 پەرلەمانتار داوای ڕوونکردنەوە ئەکات لە حکوومەت نەک پرسیار نەک بڵێ منەوە پرسیارەمی وەڵامی و پرسیارە بەرەوە بەڵام شێوازی دەربڕینەکەوا دەڵێن پرسیارم وەڵام دەرەوە بەڵام لە ناو پرساندندا مادەی 69 وەکو پرسیار ئاڕاستە ئەو کەسی کە داوای پرساندنیەکە 15 خولەکی هەیە کەسی یەکەم کە ئیمزای کردووە لەسەرەوە 15 خولەکی لە بەردەمایە پرسیارەکە کە پرسیارەکانی کرد مقنع نەبوو بە وەڵامەکە دەکسەر دوایەوە 3 خولەکیکەی ئەڵێ فلان نقطە و فلان فیسار فلان ئەوە وەڵام نەدام و وەڵامی ئەوم دەرەوە واتە ڕاگرتن هەیە وەکوەکەوەی نابێت کە بەس ناوەکووە نابێت کە مەسەلەن هەشتا پەرلەمانتار قسە بکات دوایی شەنوکە و کریەوانە وەڵامی زۆر لە پرسیارەکان نەدرێتەوە بەڵام لە ناو پرساندنە کە تۆ پرسیارەکەی دوای پەرلەمانتار بۆی هەیە پرسیار کاتەوە تعقیب کاتەوە بڵێ فلان پرسیارم لێ کردید وەڵامی و پرسیارەمێ بە دقیقی من پێت ئەڵێم بۆ نمونە من پێت دەڵێم پاڵپشت بە چ دقیقی قانونی لە پەرلەمان کە دەرچوو بێ تۆ بڕیارەی بە پاشەکەوتی موچە یا بە بڕینی موچە مەسەن ئەگەر وەڵامی پرسیار نەدا ئەڵێن تەکیدت لە یەکەم ئەوم پرسیارم کردووە وەڵامی ئەومە بێت وەڵامەکە پێی مقنع نەبی دەڵێ سوێنی ئەڵم ئێستا پاڵپشتە بە چ دقی قانونی یاننا واتە لە مادەی 69 پرساندن مەجالی دەربازبوونی ئەو بەرپرسانی کە دێن بۆ پرساندن لاوازە بێ ئەگەر خوان دەرباز نەکردتر ئەو هاتنی ئەو دانیشتەی کە لە نێوان حکوومەت و پەرلەمان وەکوتم مادەی 66 بوو گفتوگۆی کراوە بوو گفتوگۆیەک بوو لەسەر داخوازی حکوومەت بوو گفتوگۆ کرا یعنی پەیوەندی جیاوازە لە پرساندن گفتوگۆ کراوە لە پرسیارەکەی تۆ کو پەرلەمانتار داوای ڕوونکردنەوەی دوایی بەشێ لە وەڵامەکانت ئەڕوات وەڵامە درێتەوە یا نادرێتەوە یا 6 پرسیاری 6 پرسیاری 6 قسەکردنی پەرلەمانتار لە یەکە درێ لە وەڵامێکی کورتە وەڵامە درێتەوە ئەمە جیاوازە بەڵام لە مەسەلەی پرساندندا وەسعی پرساندن و ئالیەتی گفتوگۆکردن لە ناو پرۆسێسی پرساندنە بە پێی مادەی 69 جیاوازە بێت لە ناو ئێوە پێتان وایە دێنەوە پەرلەمان یاخود ئەنجامی دەبێ دوێنێش باستانەوە کردبوو کاتیەوەی کە متمانەی لێ وەربگیرێتەوە لە ناو پەرلەمانە ڕاگەنراوێکتان بڵاو کردبەوە 23 پەرلەمان ئێمە ئەوەی کە پەرلەمانتاران ئەوەی ئێمە کردومانە مەسەلێکی پەیڕەویە پەیڕەو هەموار کرایەوە لە بە زۆرینە لەم خولەیە
خولەی پەرلەمانی کوردستانە تێپەڕێنرا واتە بە زۆرینی وەتەم پەیڕەوەی کە هەیە لە بەردەستمانایە بە ئیرادەی زۆرینەی پەرلەمانی تێپەڕێنراوە کەواتە مادام ئەمە بە ئیرادی زۆرینە ئێمە ڕێزی پەیڕەوەکە ئەگرین پەیڕەوەکە بەرنامی کاری ئێمی پەرلەمانتارە لە پەرلەمانە و ئەمە ئێمە بە پەیمادی 69 ڕێزی پەیڕەومان گرتووە خاڵێکی پەیڕەویمان کردووە و کتۆبەکەمان قسۆتە گۆڕەپانی سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی پەرلەمان نووسراوەکەی کردو بۆ حکوومەت و بێ لە 14 ڕۆژ وەڵام درێتەوە حکوومەت بۆی هەیە بە پێی مادەی بڕگەی سێم لە مادەی هەفتە بۆی هەیە داوای 7 ڕۆژ زیاتر بکات بۆی کە ئامادە بێت بەپی ئەمانە ئەمە بەبێ پێڕەودانراوە و کاتەی تر ئەو کاتە داوای ڕوونکردنەوەیکەین لەسەر ئەگەر نەکرا داوای ڕوونکردنەوەیەکەین و قسەی کەمانە بێ و کاتە داواکەین لە سەرۆکاتی پەرلەمان بۆچی مادەی 69 هەفتەی پێڕەوی ناوخۆجێ بچێت باسیەوەتان کردبوو کە متمانەی لێ بسەندرێتەوە حکوومەتە کاتیەوەی هاتووە ئەچەنە لە ناو پەرلەمانیشە سەرۆک حکوومەت وەڵامی دانەوە وەکولایەنەوە پۆسینەکان کە وتی چاوەڕێکەکان تاڵبژاردنی داهات و کاکە ئەزای شتێکی مەسەلی خۆ مەرج نییە کابینەیەکی تر سوێندی متمانی پێدرایتە تاڵبژاردننی داهات و بێ ئەوە لە وڵاتی لوبنان لە عێراقی پێشووە لە عێراقا عادل عەبدولمەجید کەمتر لە ساڵێک لە حکوم ڕابوو باشە ئەم کازمی ئێساکە دنێدن چەند مانگێکە هەوڵەیەن کە بە زۆرینی پەرلەمانی متمانی لێ بسەنەوە کێشەکە لەوەی ئەمە نییە کە هەڵبژاردن کە کرا ئەوەی کە پەیوەندی بە پەرلەمانەوەی پەرلەمان ناتوانێت لێ بسەنێتەوە ئایا پەرلەمانی کوردستان ناتوانێت متمان لەم کابینە بسەنێتەوە من پێ دەڵێم ناتوانێت متمانە سەرنەوە لە کابینە بوون بوون لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە 2 لە سەر 3 بێت 2 لە سەر 3 نزیکی 76 دەنگ ئەم مەسەلەیە ئەم دەنگە مسۆگەر ناکرێت لەناو پەرلەمانە قسەم لەسەر چ شتێکە ئەمەی کە پەیوەنددارە بە ڕێی پەرلەمانتار ڕێی شخصی منەوەی ئەگەر حکوومەتێک نەتوانێت موچە بدات نەتوانێت چاکسازی ڕاستەقینە بکە نەتوانێت دان بەوەیە بنێ کە بڵێ فعلەن پیسخۆر و تاڵانچی هەن لە ناو خاڵە سنووریەکانە تاڵانیەکەن و لە داهاتەکانی نەوت شەفاف نییە ئێکە مادام ئەم مەسەلانە نەتوانی ڕێگری لەمانە بکەی ئێبێم سەرۆکی حکوومەت وتی هەندێک پیسخۆر بوونەتە ڕێگر لە بەردەمی ئێکەواتە ئەزای شتێکە ئەم قسەیە لە مووقعی کەسێکی بەرپرسیار و کەسی لەناو حکومڕانیە کەسی پلە دووە لە وڵاتەیە و ئەبێمە حەڵکەن ئەبێ حکوومەت ئەمە چارە سەرکە ئەم قسەیە ئێستاکە منی پەرلەمانتار لە دەسەڵاتی تەنفیزیانیم ئەمە بکەم خەڵک تا ڕادەیە لێم وەرەگرێت هێشتا هەندێک قسە بکەین کە ڕەخنەگرێت تۆ چیت پەرلەمانتاری کە پێو ناکرێت لە کاتێکدا مەسەلەی لێسەرنەوەی متمان پەیوەندی بە دەنگی زۆرینەی پەرلەمانیەوەیە یعنی دەنگ ئێستا ئۆپۆزیسیۆن لاوازە لە ناو پەرلەمانە و ئەم مۆزاییکەی پێکاتی مۆزاییکەی لە ناو پەرلەمانی کوردستانەیە لاوازە بۆیە حکوومەت زۆر بڕیار تێپەڕێنێ بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان خۆ حکوومەتی عێراقی کە ئەو هەموو تێبینیەمایان لەسەری بەڵام لە بەروی فرە مۆزاییکە فرە ئەجێندای جیاجیایی ئیقلیمی و ناوخۆیی و طائفی و ئەوانەیە بۆ مەساڵحی گروپی جیاجیا هەن لەناوە بۆیە ئەم حکوومەتی عێراق ئەبێ ملکەز بێ بە پەرلەمان لەبەرەوەی ئەم سیراعاتانە هەیە ئەگەر ئەبێ بەرژەوەندی زۆری پێکاتە جیاجیەکان پارێزێت و بەرژەوەندی حیزب و لایەنە سیاسی جیاجیەکان پارێزێ بۆی زۆرینە دروست نەکرد بۆ لێسەرنەوەی متمانەی بەڵام لە ناو پەرلەمانی کوردستانە من لە ئەڵقەی تری بەرنامەکەی جەنابتان باسم کرد پێکهاتەی ناو پەرلەمان بەم شێوەیەیە و لە ناو پەرلەمان ئەم نەتیجەی هەڵبژاردنەی کە قبول کرا لە کۆمیسیۆن و کۆی هێزە سیاسیەکان قبولیان کرد ئەوەیە کە یەکسەر زەنگی لاوازی ئۆپۆزیسیۆن لێ درا یەکێتی قبولی کرد بڵین کۆی هێزەکان قبولیان کرد وەکو لە ناو کۆمیسیۆنە کۆی هێزە سیاسیەکان ئەم نەتیجەیان قبول کردووە یەک هێزی سیاسی نەماوە ئەم نەتیجەی قبول نەکردوێ هەموو هێزە سیاسیەکان ئەم نەتیجەی ئێستاکە هەیە لە پەرلەمانە ئەم نەتیجەیان قبول کرد بە تایبەتی وانی کە نوێنەریان هەیە لە کۆمیسیۆن بێگومان ئەوان بە پلەی یەکەم بەڵام هێزەکانی کەش کە دواتر کەس واژۆی کۆنووسەکەی نەکردە بوو جگەر لە بڵێن پارتی ویکێتی بەیەکەوە ئێمە سەری نەتیجە ئەەکەین ئەنجامەکە یەکەین کە ئێساکە لە ناو پەرلەمانە هەیە و لە حکوومەتە هەیە کە بەنەوەی ئەوانەی کە بەشدارن لە حکوومەتە نەویە کورسین ئێمە قسە لەسەر ئەوانەیەکەین و پێکاتانەیە باش بەزۆکو بڵێن یاسای چاکسازیش ئەو ڕۆژە سەرۆکی بڵێن حکوومەت و جێگرەکەی و وەزیری داراییش لە پەرلەمان بوو تا ئێستا هیچ بەرهەمێکیە بووە وەکو بڕینی موچەی نایاسایی وەکو گێڕانەوەی داهات وەکو دروستکردنی نازان پێشتر کە بە هەژمارێک بۆ پاشەکەوتی موچە و بڵێن شایستەی دارایی موچە خۆران ئەزای چی
خاڵی گرنگ لە ناو یاسای چاکسازیە کە پێداگریمان لەسەرکردنەوەی هەژمارێکی بانکی بێ بەڵام ئەو هەژمارە بانکیە بڕیادرا بکرێتەوە بەبێ ئەوەی کە ئەوەی ئەو پێشنیازی میتیاجێک گیر بکرێت کە داوامان کرد لەسەرەوەی پاشەکەوتەکە بخرێتە سەر هەژمارەکە بۆی بتوانێت بۆ دانەوەی قەرزەکانی خانوبەرە و کارەبا و ئاو خزمەت گوزاریەکانی تر و زەریبە و هەموو غەرامەکان بتوانێت بەکاری بێنێ. ئەمانەی ئەم هەژمارە بانکی هەژمارێکەکرێتەوە بەڵام ناتوانانی بەکاری بێنی وەکوەوەیە تۆ هینێک دەیە وەکو دەوەیە ئۆتۆمبیلێک بەناوتەوە بێ بەس ناتوانانی لێ خوڕی هیچ نەبێ ینی نییە بڵێ من ئەو وەکوەیە من بڵێم ئەوە لە سلێمانیە 100,000 دۆنم زەویم هەیە نیشمە نتوانم هیچ بەکار بێنم مەترێکی لێ بەکار بێنم ئەمە پەیوەندی بە چ شتێکەیە ئەمە ژمارە بانکیەکرێتەوە پارەکە ناخرێتە سەر ژماری بانکەکە کەواتەوەین ئەمێنێتەوە سەرەوەی ئایا هەنگاوی چاکسازیرە هەندێک بڕیار دەرکراوە کە ئەیبینین لە وەزارەت هەندێک بڕیاری بچکۆلەن لەسەر ئاستی ئەو گەندەڵیە بێشماری لە کوردستانە هەیە لە کابینەکانی پێشوا بووە و تا ئەمڕۆشی لەگەڵ بێ بەردەوامە ئەمە هەنگاوی زۆر گەورەنین ئێمە چاوەڕێی راپۆرتەکەی راپۆرتی سێمانگی پەرلەمانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە دەبوو زووتر بە هاتایە لە دانیشتەکەی هەفتەی ڕابردوودا سەرۆکی ئەنجومەنی وەزیران باسی کرد وتی لە چەند ڕۆژی داهاتووە بۆ پەرلەمانی دەنێرین چاوەڕین تا هەفتەی داهاتوو راپۆرتەکە بگاتە دەستمان راپۆرتی سێمانگی جێبەجێکردنی یاسای چاکسازی بزای هەنگاوە کردەیەکان چینەوەی کە لەسەر چاکسازی لەسەر بڕینی موچەی ناڕەوا و زایدەن هەروەها مەسلەی شەفافیەت هەروەها لە مەسلەی گەڕانەوەی داهات بۆ خەزیێنەی گشتی بزای چەنگاوێکیان ناوە بۆی دواتر بتوانین قسەی زیاتری لەسەرکەین بەڵام تا ئێستاکە هەنگاوەکان وەکو منەی بینم وەکو پەرلەمانتاریەک زۆر بە سستی بەڕێوەچن. باش کاتمە کەمماوە بە سەبارەت بە حکومەت کە بەڕێزە نامی لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندنیشی لە ماوەی چەند بڵێن ماوەی ڕابرد دەستگیرکردنی مامۆستا بوو لەسەر موچە کە ئێستا مامۆستا بەدەل هەر لە زیندان لەسەر ئەوەی کە بەنیاز بۆ خۆپیشاندان بکە دەستگیرکردنی ڕۆژنامە نووسە بوو داخستنی بڵین نووسنگی کەناڵی ڕاگەاندن هەبوو چۆن ئەم هەوڵانی حکومەت دەخوێننەوە زای ئەوەی کە پەیوەنددارە بە مەسلەی ئازادی کاری میدیایی من بەش بە حاڵی خۆم تا سەرسقام پشتیوانی لێ یەکەم لە ئازادی کاری میدیایی و پشتیوانیەکەین لە جێبەجێکردنی حکومەکانی یاسای ڕۆژنامەگەری لە کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری دەرکردووە بەرامبەر بە ڕۆژنامە نووسان پاڵپشت نەبووە بە یاسای ڕۆژنامەگەری بۆیە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان هەموو پێشێرکاریانەی بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کراوە پابند بێ بە یاسای ڕۆژنامەگەری ژمارە 35 ساڵی 2007 کە بەپی یاساکە ئازادی کاری میدیایی فەرام کراوە و ئەمە زامن کرێ و ئەمە لەبەرەوەی ئمە بێتەوە لە کەیکی تر بۆ حکوومەت بۆم پێشێرکاریانی کە لە بواری ئازادی کاری میدیایە دەیکات ئەوەی کە پەیوەنددارە بە مەسلەی هەر ناڕزایی دەربڕینێک بەپێی ناڕزایی دەربڕین مافێکی ڕەوایە لە یاسای خۆپیشاندانی شاجەختی لەسەر کراوە بەڵێ ئاجام مابدام وایە ئەمانەی کە کراون خۆپیشاندان پێویستە کاوانەی لەسەر خۆپیشاندان دەستگیر کراون و بێت مەلەفەکانیان ڕوون بێت و بێ بەپێی یاسای بەرکارەکانی هەرێمی کوردستانەوەی کە پەیوەنددارە بە ئازادی ڕادەربڕین و ناڕزایی دەربڕین مامەڵەیان لەگەڵا بکرێنەوە بەپێی مەلەفگەلێکی کە مامەڵی لەگەڵ کرێ کە ئازادی پێشکەوت کاتم زۆر کەمەوە بەس پێشتر مەلەفێک لای ئەوە بۆ کولیژنەی ڕۆشنبیری 20 ملیار دینارەکەی پایتەختی ڕۆشنبیری کە خەرج کراوە خەرج نەکراوە گەندەڵی داکراوە دۆسیەکە بەکوێ گەیشت هیچ نەتیجەیەکی بوو بەڵێ مەسەلەی 20 ملیار دینارەکە هەڵبەتە لیژنەی لێکۆڵینەوە ئێمە کاتی خۆی چەند مانگە لەمە بە راپۆرتێکمان ئاڕاستەی نووساوێکمان ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستان کرد ئەنجومەنی وەزیران لە ڕێی لیژنەکەمانەوە بۆ ئەوەی کە وەزارەتی ڕۆشنبیری و بۆی دەستپاچیمان ڕاستپارت دەستی دەستپاچیمان ڕاستپارت بۆ ئەو مەسلەیە بۆ ئەوی تر ئیجراعاتە قانونیەکان بەرێتەوە بەڕێوە ئێستا تۆبەکە لە گۆڕەپانی دەستی دەستپاچیە من دوێنێ لەگەڵ حاکم ئەحمەد سەرۆکی دەستی دەستپاچی لەسەر و مەسلەیە قسەم کرد ئەم مەسلەیە لیژنەیەکی لێکۆڵینەوەی ناو وەزارەتی ڕۆشنبیریش پێگەێنراوە کە نوێنەری داواکاری گشتی تیا نوێنەری قانونی بۆی ئەوانی شەندی ڕێوشوێنی ڕێوتیری قانونی ماوەی گرنە بەر بەڵێنی پێداوم سەرۆکی دەستی دەستپاچی لەگەڵ تەواوبوونی ئیشەکانی ناو وەزارەت ئەمان ئیجراعاتی خۆیان ئەگرنە بێ ئیجراعاتەکەی دەستی دەستپاچی چیە چوارچەوەی دادگایە نه تەواو ئیتر مەسلەی حالی دادگایە کریا یعنی ئەو
لەفە ئەوەی گەندەڵی کە و راپۆرتەکەی هاتووە لەناو راپۆرتی چاودێری دارایی ئاماژەی پێکراوە و پشتیوانی کردووە لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستان لیژنەی لێکۆڵینەوەی 20 میلیارەکە و ئەوەی کە چۆتە لای دەستەی دەستپاچی ئەبێ ئیتر دوای ئیجراعاتە قانونیەکان کات چێتە لای دادوەر بۆیە لە دوای ئەم لێکۆڵینەوەیە کە ئەبێ وەزارەت زیاد لە 10 ڕۆژە لیژنەیەکی لێکۆڵینەوەی پێکهێناوە چاوەڕێیەکەین وەزارەتی ڕۆشنبیری بە زووتری کاتە مەسەلەی یەکلا کاتوێمە لەسەر خەتین بۆ ئەوەی لە ڕێی دەستەی دەستپاچیەوە ئەم مەلەفە ئاڕاستی دادوەر بکات دادوەری بەڕێزیش حکومە قانونیەکان جێبەجێ کات ئەوەی کە پەیوەنددارە بەوەی کە خراپەکارێنانیان پارەیە و ئەم گەندەڵی ئەگەر هەبێ هەموو مەسەلانەیە بێت لە ڕێی دادگاوە مەسەلەی یەکلا بێتەوە بەڵام ئێستا پرۆژەکانی وەستاونیە و خەرجکردنی 21 خۆی ئەو مەسەل خۆی ئەم لە 2012 سلێمانی بە بڕیارێک بە پایتەختی ڕۆشنبیری ناسراوە لە 2013 کە پارەی بۆ تەرخان کراوە بڕیار بووە هەموو ساڵێک 20 میلیارد دیناری بۆ تەرخان کرا خراپەکە سەرفکردنی ئەم پارەیە وای کرد کە تەنیا 20 میلیارد بۆ سلێمانی سەرف کرێ کە ئەبووە تا ئێساکە نزیکەی 160 میلیارد سەرف کرایە بۆ سلێمانی بۆ ژێرخانی کولتوری ئەم کێشەی ئەم پارەیە بەشێکی بۆ سەرخان سەرف کراوە کە ڕێگەبەی نەک بۆ ژێرخان خەلەل لە شێوازی سەرفکردنی پارەکەی هەیە و بەشێک لە پارەکە ماوە بەشێک لە پارەکە ماوە ئێمە متابعەوە شەکەین 500 میلیارێک 450 میلیۆن دینارێک ماوە 450 میلیۆن دینارێک ئەم پارەیەش ئەبێ بۆ ژێرخانی کولتوری سەرفکرێت نەک بۆ سەرخان ئەوش پرسێکی کە متابعەیەکی دەداتوە زۆر سپاس بۆ بەڕێز براکانی ئەندامی پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەیە زۆر سپاس بۆ سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەو